خۆشەویستانی کورسات دی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ یادی ڕۆژنامەگەری کوردی بوو. زۆر پیرۆزبایی لە بواری جیاجیا سیمینار و وەرکشۆپ کرا لەبارەی ڕۆژنامەگەری کوردی. من وە خۆم لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان یەک و شەشم نەنووسی لەبەرەوەی ئەگەر باسی بکەی بەقەت پانتایی و گەورەی ئەو ستۆدیۆم قسەم هەیە لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی کە لە دەسەڵاتی ئێمەدا نییە ئێمەی ڕۆژنامە، بەڵام بەداخەوە چۆتە دووڕیانێکەوە یان چۆتە نەوەڵانە دووڕیانەوە چۆتە ڕێگایەکەوە کە بەڕاستی خەریکە پرسیار لەسەر زۆر شت دروست دەکە. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا ڕێبوارانی ڕێگەی ڕۆژنامەگەری کوردی توانیویانە وێستگەی جوان و وێستگەی پڕبەرهەم و وێستگەی پڕخزمەتی نەتەوایەتی و زمانەوانی کوردی بەرهەم بێنن یان دروست بکەن یان گرنگجی پێ بدەن، بەڵام لە ئێستادا بەداخەوە لە زۆر ڕۆ شێواوە و شێواویەکەش گەیشتۆتە ئاستێک کە دیوە فەیک و دیوە خراپەکە پەرەی پێدرا و برەی پێدراوە و ڕەواجی لەسرە. ئەم شەو ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد میرە نووسەر و ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ ئەو گفتوگۆیە زۆر بەڕاشکاوی دەکەین. پێش هەموو شتێک بۆ ئەوەی ئێمە لە دنیای ئەمڕۆ ڕۆژنامەگەری کوردی تێبگەین زۆر بەخێر بێت. لەو ماوەیە هەر پەڕێکمە کردەوە یان هەر شتێکە هاتە پێش چاوم پەلاماری تۆ ئەدرا پەجدی خەریب و تەلەفۆنت بۆ بکەم بڵێم ئەرێ دکتۆر ئەحمەدەوە چیت کردەوە بۆ پەلامارتەدەن؟ ئەمە لە چیەوە هات؟ ئەمە لە مێدیا ئەمە ڕێک کرێ بڵێم پێناسەی ئێستا ڕۆژنامەگەری بەشێک لە ڕۆژنامەگەری کوردی. پیرۆزبایەکە نەکەین فەرموو. پیرۆز بێ بۆ ئەوانەی کە ئەم ڕۆژان دروست کرد، پیرۆز بێ لەو ڕۆژنامەنووسانش کە لەسەر ڕێگا ڕاستەکەن، درودیش بۆ گیانی پاچیەوانەی کە لە پێناو وتنی حەقیقەت شەید بوون، بە تایبەتی هاوڕێ نزیکەکانم کە لەگەڵ مالەکاری ڕۆژنامەنووسیا لەسەر وتی ڕاستی شەید بوون، بە تایبەت درود بۆ گیانی پاچی سۆرانی مامە حەمانێرم. ڕەنگە منیش تەنها بە وەڵامی ئەو پرسیارات هەرەوە باڵێ ئەگەر نەشت کردایە خۆم ئەو پرسیارم دروستەکە. تەبعاً نازانم میدیایەکی زەبەلاحی حیزبێکی گەورە سەپۆرت و سپۆنسەری کۆمەڵی درۆ بکە. ئەمە واقعی ئێستای ڕۆژنامەگەری کوردیە. ئێستا مۆدێلێ پێیا بۆ دکتۆر دروستکردنی بوختان و درۆ بە ناوی کەسایەتیەکانەوە لێدوان هۆنینەوەی چیرۆک لە هەمووی مەترسیداتر خەڵکیش بڕوا بەم چیرۆکە درۆینا ناکە. برادێکیان کە میدیای دەستگایشی هەواڵگری زۆر سەپۆرتی کردو گوایە من بە گەنجی بە مناڵی وتومە پاتی دوو مانگی تر 2 ساڵی تر ئەڕوخێ ئەوە پیر بووم و نەڕوخە دڵی بەمە خۆشە. جارێ یەکەم ڕوخان چییە؟ تۆ نەسەر خالت ماوە و نەژێر خالت ماوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم وەڵاهی من بیرم تیژ نییە، ینی چەند ساڵەوە پێشەوە وتبێ ئەگە وتبێت شتم ڕاستم وتووە. شتێک لەم لێدوانەیە زۆر ڕاستە ئەوەیە کە فعلەن من بە پێی ئەو ڕاپۆرتەی دەستگای هەواڵگری هەر لە سەرەتاوە لەسەر ئەم ڕێبازە ڕشتووم کە پێم وابە غەڵەتەکە لەکوێیە، واتە لە ئەساسە زانیومە غەڵەتەکە لەکوێیە، بۆیە بەرپرسی ئەو دەستگایە بێ محاسبەی ئەو نووسەرە بکات. نازانم نووسەرە یان کادری دەستگای هەواڵگریە نووسیوێتی، چونکە لەگەڵ ئەدەبیاتی ئەم دەستگایە ناگونجێت تۆ بە کەسێک بڵێ وڵات تۆ بیرکردنەوەت گۆڕاوە لە کاتێکا پێ بڵێ لە سەرەتاشەوە هەروە بیری کردوتەوە. ئەو دیێڕەی ئەمەوێ بیڵێم من ناڵم پاتیا ڕوخێ زای بۆ چونکە تا دوژمنێکی کورما بێت پاتیە بێت تا دوژمنێکی کورما بێت بۆ چکە پێویستیان پێێتی، ینی تا مەفهومی جاشایەتی لە نێو کورددا ببێنێت و کاری خۆی بکات پاتیە بێت تا دوژمنێک ینی پێویستی پێ بێ ئەم حیزب ئامێت و ئەم سیاسەتە خراپەشی لە نێو میدیادا ڕەنگی یاوەتەوە. بەڕاستی ئەوەی کە لە سۆشیال میدیای کوردی بەگشتی ئەگوزارێ و ئەم تایپەش کە تازە تقریبا پێچێ ساڵێک بیان بێتە ناو میدیای کوردی بەرەنجامی
عقلێتی ئەو دەستگا هەواڵگریە کە سەپۆتی ئەم پەیجە کوێر و بەداناکە لە نێو میدیادا بەداخەوە بینەری بەڕێز من حەزەکەم ڕۆژنامەنووسەکان هاوکارم بن لە گەیاندنی ئەم پەیامە ئازیزان کە شتێک لە پەیجێکی فەیک و ساختە بڵاوە بێتەوە بڕوای پێ مەکە بۆ ناپرسی سەرچاوەکەی کووە ئێستا کەی سەردەمی ئەو ماوە بڵێ فڵان کەس وای وتووە وانە بۆ هەر دوێنێ مەسەلەن بختانیشان بە ناوی دکتۆر شێرکۆ عەبڵاوە کردووە لەسەر من و کاک فەرهاد گوایە دکتۆر شێرکۆ وای وتووە وا ئاڵێ خەڵک بۆ میناردەوە بەڵێ بەڵێ بەڵام گرنگ نییە پیاوێکی نەزانی ئەمنی خراپ ئەمە بڵاوکاتەوە ئەوە گرنگە کە خەڵکیشی دڵپاک بڕوا بم بۆ چوونانەکە بۆیە پێویستە جەنابتان کە خاوەن دەستگای شڕاگاندی گەورن و لەم ڕۆژەشدا کە زۆر گرنگە هەموو ڕۆژنامەنووسان هەموو بینەرەکان یا هەر کەسێک کە ئینسانیەتی بۆ گرنگە ئەم پەیامە بڵاو کاتەوە کاکەگیان ئەمە تایپێکی زۆر ترسناکە ڕاستە ئێمە ڕۆژنامەنووسین و نووسەرین ئەوەی کە پێمان کرابێت لە بواری سیاسیا قسە ئەکەیت بەڵام خۆ من یەکێکم لەو کەسانی کە نەدەمامەکەم هەیە نەخۆشم شاد بۆتەوە لە پشت کۆمپیوتەرێکەوە بنووسم سوپاس بۆ خوا ئەوەی کە توانە و ئیرادە و عقلی متەوازعی من پێشکا بێ بەڕاشکاوی ویدیۆ قساکە بەڵێ کاک دکتۆر زانە ئەمە زۆر گرنگە چونکە ئەمە ڤایرۆسێکی ترسناکە کە پێ ئەچێت ئاژاوی کۆمەڵاتی و ئاژاوی گەورەی بەدوادا بێت چونکە ناکرێ هەر کەسێکت بەدڵ نەبوو دەیان چیرۆکی بناوە دروستکەی و خەڵکی ژێت ینی مەسەلەن شتی وا سیر و سەمەرە بڵاو ئەکەنەوە مرۆڤ شۆگە بێت بەچی بڵاوکردنەوەکەی نا چونکە من لەو حیزبە لەوە باشتر چاوەڕێ ناکەم خوا بمگرێت ئەگەر لەوە باشتر لە پاتی چاوەڕێ بکەم ئەنی باشی کۆمەڵاتی لێ چاوەڕێ بکەم ڕاستە من تەلەڤیزۆن نا تەلەڤیزۆنی فەرمی یەکێتی نیشتیمانیە ئەگەر لە تەلەڤیزۆنی پاتیش بووە ئەم قسەیە مەکرد ئەگەر لە سەر شەقامیش خەڵک لێ بپرسێ خوا بمگرێت کە باشەی لێ چاوەڕێ بکەم چونکە ئەم ڕەفتارانە ڕەفتاری حیزبێک نییە شەرافەتمەندێتی وش کۆمەندی ئینسانی لە کۆمەلگا بوێ ینی تا ئەو ئەندازەیە بەو زمانە قسە بکە ینی بەدێک لە شارباژێر ئەڵێن بەدێ لە گمۆ بکەوێتە خوارەوانێ پەلاماری ئێمەمانانەدەن دەبەت چی دەبەر ئەوەی کە ئێمە بەڕاشکاوی ئەڵێن بەڵای سیاستکردن لەم کۆمەلگایەتە کاکە تۆی و میدیاکەتە ینی مەسەلەن بۆچی لە هەر شوێنێکە خەلەلێک قسەکردنێک لەسەر ئەم حیزبە هەر کەسێک ئەحمەد بیکە زانا بیکە فڵان بیکە نایە مۆناقەشەیەکی جددی و لۆژیکیانە لەگەڵا بکە کۆمەڵێک کەس کە لەو دەستگا هەواڵگریە بەدانا پارەی خەڵگە خۆت پەلاماری دەدا بە شێوەیەکی زۆر نەشیا و دەیان چیرۆکی خەیاڵی دروستەکە بینەری بەڕێز ئازیزیان ئەوە من ئەحمەد بیرم لە کەناڵی کوردستان نویست لەگەڵ کاک دکتۆر زانە حەسەن قسە ئەکەم ئەمانە فەیکن ئەمانە ساختن ئەمانە دید و بۆچوونێکی ژەهراوین من هەشتێکم هەبێ یاخۆت لە وێبسایتی لڤین و لاپەڕەکانی لڤین بڵاوی یەکەمەوە یان لە لاپەڕەکەی خۆم بڵاوی یەکەم و یا لە کەناڵەکانی تەلەڤیزۆن باشکرا بە ناوی خۆمەوە قسە ئەەکەم ناکتێم میدیا بەم جۆرە ژەهراوی بوو بێت بە ئاراستەیەک کە نەتوانیت یا نەکرێت تۆ قسەی خۆت بکەیت هەرچەنە زۆر کەس بە منەڵێ پێش بەرنامەکە ئازیزێ تەلەفۆنی بۆ کردم وتی قسەکردن زۆر باش نییە و مەترسی هەیە من لە پێناو ئەو مەبدایی کە بڕوان پێێتی کە زۆری لە من نەکردووە جەنابەت نامەیەکی هاوڕێیانە و دوو تەلەفۆنە بۆ کردوم لە سیمینارا بووم دوای هاتوومەتەوە کە زۆری لە من نەکردو بێم قسە بکەم من پێم وایە قسەکردنەی من وە لەم شەوە کە بۆ ڕۆژنامەگەری کوردی گرنگە خەڵکی کوردستان لەم مەترسیەی ڕۆژنامەگەری ئاگادارەکەمەوە بەداخەوە بەڵێ ئەمە مەترسیێکی گەورەیە نەک بۆ من دەیان هاوڕێیترم هەیە بەم شێوازە کەوتونە تا ئەو گێشاوە سەیری ئەو لاپەڕانە بکە بزانە چی بڵاوە کاتەوە چۆن کاری لەسەرەکە و کەسیش نایە قسەی لەسەرکە زۆر جار ئەم شێوازە لێدوانانە ئەگوازنەوە بۆ ناوچی بۆ ناو گروپچاتە فەرمیەکانی ژەڵە نا فڵان کەس بەم شێوازە لێدوانی داوە بۆیە من نازانم ئەڵێ
عفو ئەوە لەسەر قسەی جەنابەت ئەوە مەریوان قانعیەکە لە نووسرە ڕاستی من لە نزیکەوە بە خزمەتی نەگەیشتم پیاوێکی خوێنەوار و بە مۆقیفە ئەڵێ جاش قەڵەمەکان لە کوێن جاش قەڵەمەکان لە کوێن ناوەکەی منی هەر زۆر بەناشینی بەڵێ ئەوە نایخوێنمەوە مەریوان هەردی ئاراستە بەس یەک شتە پێ بڵم کە ئەو لەدە ناوی من وە ئەنووس خۆناوی بە پیرۆزی خۆیانە شێخ ئەحمەد وانە دێرە ئەوان هەر بە ناوی ئەحمەد تووشی حەساسیە دەبن ئازیز تۆ ئیهانە بە یەکێ لە ناوەکانی پێغەمبەرەکەی درودی خوای لەسەر بێ و ئیهانە بە باوچ و باپیری پیرۆزی خۆتان دەکەن من نازانم چۆن جەنابی براگەورە لیان قوبوڵەکە ئیهانە بە ناوی باپیرەی بکرێ بەڕاستی ئەم ئەدەبیاتە ساقتە بێڕێزە لە سەردەمی شەڕیداوە خۆشادە بووە خەڵک بە ئێماڵێ بۆ قسەیە لەسەرەکەی بەڵێ بە هەموو شێوازێک بە هەموو شێوازێک پێویستە ئەم ئەدەبیاتە ڕسوا بکرێ ئەوە جەنابەت ڕوو نایە ناوەکە بخوێنیتەوە دەیان کەسی بەڵێ ینی هەد بە ئیهانەکردن بە پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بە ناوی دووەمی پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ ئیهانەکردن بە ناوی پیرۆزی باپیرەیان کرد دەیان کەسیان لەسەر کوشتە و تیرۆت کردووە چۆن ڕێگەعادی لە سۆشیال میدیا پیسەکە تۆ ئەم جۆرە دەربڕینانە هەبێت لە کاتێکە بۆ نمونە بۆ ڕووداوی کە ئەم نووسینەی لەسرە من لە پێشنگانی ئەوە بووم کە لەسەر شەهیدبوونی غەزەل مەولان و چیرۆکەکەی کە بەڕاستی چیرۆکێکی ناخۆشە هەرچەندە من ڕۆژنامە نووسێکی من کۆڵکاڵ نەبووم بچمە پشت ڕووداوەکەوە بەڵام هەر چۆنێک بێ مرۆڤێک بەو شێوازە شەهید بێ و گیان ببەخشێت ئازاد بەخشە عزیز خۆ تۆ فێری ئینسانیت نەهاتووی من فێری ئینسانیتکە ئێمە ئینسانیتمان لێ چۆڕێ زۆر من بە باشکرا ئێڵێم بەدنی هەر ئینسانێک بەوەڵڵایە ئارەزوومەندی ئەوە نیم ئەو دوژبنە پیسەیکە و پۆستەی کردووە بمرێت یا ئازار بچێشێت تۆ لە دیدی خۆتەوە لەبەرەوەی تۆ دەستت بەخوێنە پێت وایە ئارەزوومەندی ئەوەی یعنی چاک بێت بێگومان بچێتەوە بێگومان نانی کەم لێ گەڕێ ڕۆژنامەگەری مەسەلەن کاک دکتۆر ئەحمەد بەڕێستان یەکێکن لەوانەی کە ساڵانە مەسەلەن سەردەش عوسمان مەسەلەن کاوە گەرمیانی مەسەلەن سۆرانی مامە حەمەد و خەڵاتی سۆرانی مامە حەمەد هەیە مەسەلەن ساڵانە کە لەگەڵ تۆ ئیشی کردووە مەسەلەن عەبدوستار تایر شەریف مەسەلەن ویداد شەید ویداد ئێستاشەوە لە تیرۆری جەستەیە بڕۆ بۆ زیندانکردن ئێستا تیرۆری کەسایەتی شەکرێت لە ناو مێدیای کوردیدا باوەڕەکەی من یانی شتێکی زۆر سادەی خۆم لێرە ئەڵێم خۆ ئەو ئەکاونتەکەم پەیجەکەم بەردەستە کوڕێکیان داناوە باوەڕەکەی بۆ یەکێکم نووسیوە یەکێک کۆچی دوایی کردو بۆ نووسیوە خوا لەی خۆش بێت جێگەی بەهەش بێت سەبووری بۆ ئێوە هاتووە بۆ ڕیپلی بۆم نووسیوە چکە دایان ناوە ئەبێ بەس ئیشەکەی ئەوە بێ قسە بم بڵێ ئەڵێ ئێوە جاش و زاشسیغە و نازام چی و یەک دنیا ئێنامەیەکم هەر ڕیپلیم کردتم کاکە بیکە خاتری خوام نەڵێ بخوا لەی خۆش بێت یعنی تیرۆری کەسایەتیش دەکەن ئەمە لەکوێی مێدیای کوردیا لە یاد ڕۆژنامەگەری کوردی چۆنە کوردەواری قسەی جوانی ئەڵە جام چی تیاابێ وی لێڕ ئێستا ئەمە ئاوی تیا ئاوەڕژێ ئەمەش قاوەیە قاوارڕژێ قاوەیەکیان بۆ بگرینەوە قاوەی لێڕژێ ئەوەی لێڕژێ وەکو سێتای بەدامەکە عەرزم کردی لەوە جوانتر نابێت چاوەڕە پێ ئەگەر چاوەڕێی جوانتی لێ بکەی هەڵەی ئەوە پێویستە دەستەمژێری کورد بەڕوونی بە ڕاشکاوی قسە بکەن ئێستا خەڵک بە من ئەڵێ تۆ زۆر قسە ئاکەی لەسەری ئێکاکە تۆش پێویستە قسە بکەی لەسەری خۆ ئەمڕۆ لەم نەسبێنی لە تۆ هەرچەندە من بۆ خۆم دەست و پەنجەم لەگەڵا دەرم کردوون دڵنیاشم دوای بەرنامەکەی جەنابێت وەک جارانی پێشوو ئەی سۆڕێنن خۆ جەناب خەبیری زمانی ڕیوادادەوانیش لی تێبگەن کە مەبەستم چییە لەبەر احترامی بینەرەکان تیا هێڵمەوانێ ئازیز تۆش پێویستە قسەی لەسەرکەی بەڵام ئەو جوملەی کە بەڕێزت وتر هەر ئۆسکار وایڵ خۆی شاعر و ئەوەیە بەڵام قسێکی هەیە باز لەوە کە مرۆڤەکان لە قۆناغی لە قۆناغەکان بەدەل لە ئازاری جەستەدا ئازاری جەستەیی ئازادان لە ڕێی ڕۆژنامەگەریەوە دێنێتە کایوانێت تەبان بۆ یەک شێت بۆ مەسلەی تیرۆرکردنی کەسایەتی دکتۆر زۆر جار مەسەلەن ئەمڕۆ بەریەکەوتنم لەگەڵ دەستەبژێری ڕۆژنامەنووسی کوردی لە سلەیمانی و لە شارە زۆر هەبوو زۆرێک لەو قەڵەمە جدیانەم بینیوە لە نزیکەوە
پێیان وایە کە برینەکە قۆڵ نییە. برینەکە قۆڵ نییە لە ڕاستیدا برین لە جەستی ڕۆژنامە نووسی لە دنیای قوڵە. بەس من نازانم بۆچی دەستەبژێری ئێمە هێشتا لە خەویشی خۆشایە. هێشتا پێی وایە کە دۆخەکە بە بەریەوە ماوە. ئازیز ئەتوانی جەنابەت وە هەر بینەریشی تر کە پێچوانەی ئەوەی منی ئەوێت بگەڕێت بزانێ ڕۆژنامەگەری لە دنیادا نەبووتە مەترسی بۆ سەرژیانی مرۆڤایەتی، یعنی نەبووتە سەرچاوەیەک بۆ ئازاددان، بۆ سزادان، بۆ شکاندن. ئێستا تەنها نەزانەکان ئەوانەی کە کەسایەتیان لە خوارەوەی کۆمەلگایە سۆشال میدیا و میدیا تەنها بۆ ئەمانەیە کە ئەنکا بە پاڵەوە سەیەکە چەند ناوی هەسەیەکە ناز ناوبەخشینەوە فڵان سەرۆژور ئەڕوا سەرۆژور دەتوانی وانە سەرۆ خوار و سەرۆژور ئەڕۆن لە میدیادا ینی مەسەلەن ئەم جۆرە لەم بەخشینەوەی نازناو بە گرگنەکان پیاوە بچووکەکان بە مرۆڤە بچووکەکانی کۆمەلگا ئەمە خۆناغێک کە هەموو میدیای جیهانی گرتوتەوە. ینی خێرە میدیای کوردی لە دۆخێکی باشایە ئازیز گیان لەبەرەوەی ئەم جۆرە میدیای سەپۆتی توێژێگەکە ڕەنگە یەکەم جارە بێ من بەبستای لە قسە بکەم زۆر پێویستە بێڵێم سەپۆتی توێژێگەکە کە لە ڕووی مادیەوە بۆیە نایە قسە بکە. بۆیە هەموو ئۆباڵی دەرخستنی ناشرینەکان دەکەوێتە سەر شانی کەسانی وەکو ئێمە و ئێمە لە نێو سۆشال میدیا بین بە سوتەمەنی کە من پێم وانە سوتەمەنیە چکە پێم وایە ئەخلاقێکی گشتی هەیە و وەزیفەیەکی ئاینیە لەسەر شانم کە بیڵێم و نازانم چەند ئەتوانین بیگۆڕین چکە من پێم وانە ئیشی ئێمە گۆڕین بێ ئیشی ئێمە دەرخستنی ڕاستیەکی تاڵە نابێ ئێمە لە خەوی خۆشابین. میدیاکەمان خراپە، هونەرەکەمان خراپە، فکرەکەمان خراپە، سیاسەتمان خراپە، لە هەمووی خراپتر دکتۆرن. هەر لەم شوێنە لەگەڵ جەنابتە دیبیتم کردووە باسمان لەوە کرد کە ئێمە لە سیاست باشترین لە سەربازی باشترین لە میدیا ئەوەی کە پەلکێشمانەکە بۆ ناو جەنگ و نەهامەتی ئەم جۆرە میدیایە ئەمەیە کە ئازیز ڕۆشنبیری نییە. ینی تۆ بەراوردی خراپترین کەناڵکە لە میدیای عەرەبیە زۆر دوورمەڕۆ بەچۆ بۆ میدیاکانی ترە سەقافەی پێشکەشکارەکە لە ئاستێکی بەرزە بڕوانامەی بەرزیە خوێنەوارە ئەزانێت چۆن ئیدارەی جەلسەکە ئاکات لەگەڵ ڕووداوەکانە قۆڵ بۆتەوە نەک تۆ بێنی کەسانێک بێنیتە پێشەوە کە بە فلتەری دەستگای ئەمنیات تێپەڕیون نەک بە فلتەری ڕۆژنامە نووسیە جاران باش بوو ینی مەسەلەن حیزب ئەینار ئێستا دەستگای سیخۆڕەیە لێرێ چونکە کەناڵەکە لە کەناڵی حیزبیش دەرچووە من پێم سێدە خەڵەگەڵە میدیای حیزبی کاکە میدیای حیزبیش دمەوە میدیای سیخۆر مەگەر باس پارتی دموکراتی کوردستانەکەین ڕۆژنامەی خەباتە بوو کە غەڵەتێکیە کرد بینێ مەسەلەن هەندێک جار پۆزیشنێنایە خەڵکی زۆر جار مەسەلەن خەڵکی ڕۆشنبیری تێدا بوو خەڵکی کوردپەروەری تێدا بوو ئێستا مەسەلەن لەگەڵ باسی پارتیەکەی مثلەن زۆرێک میدیان دروست کردووە بەڕێز دکتۆر ئەحمەد بەڕێستان هەم نووسەر و ڕۆژنامە نووسن هەم ئەکادیمین لە بوارە نەتەوەیەکەشەوە میدیا سوورە نەتەوەیەکە تەنانەت ئاڵاشی نەشێواندووە لە بەرچاوی خەڵکە بۆ نمونە مەجموعەیە خەڵک و کۆی جەنابەت وتت یەکەم جارە بۆ زمانە قسە بکەم ینی بەڕاستی توێژێکەیە پارە وەرەگرێ ئارایشتەکە بە غەڵەت لەسەر پرسەنەتەوایەتێکەش مثلەن تشویشە خاتە سەر پرسەنەتەوە بە بەرژەوەندی شخصێکدا کراسەکە دوورێ لە پرسەنەتەوە کە زەرەریی گەورە لەن لە بەعادت کەم دکتۆر ئەو دەستەبژێرەی کە ئارایشتی ئەمە ئەکەن تاوانبارت لەبەردەم خوا خەڵکە ویژدانی خۆیان بۆچی چونکە خۆیان کردۆ بە فریشتە و ئێمەشان کردۆ بە شەیتانی نێو ڕۆژنامەگەری لە کاتێکا پێچوانەکەی ڕاستە خۆیان کردۆ بە فریشتە ئەڵێ میدیاکە جوانە خۆتقۆزی لەبەرەوەی مەسەلەن یادی لەدایکبوونی بووەکە سەپۆتیەکات داوەتیەکات ئەیباتە پێشەوە ئەچێ بۆ بەردامە جلوبەرهی بۆ کڕێت لەبەرەوە میدیاکە میدیایەکی جوانە و ئەم قسە نەرمانش بۆ خەڵک خۆشترە وانە بەس قسەی حەق ڕقە تەحملکردنی قورسە ئەم جۆرە میدیایە لە مەسەلەی نەتەوایەتیە دوو کۆمنت بدەم یەکەمیان دروستکردنی ئەتوانم ناوی بنێم پیشەسازی ناومێدی
ینی سەنعەتکاریشی ناشیرێنن لە دروستکردنی ناومێدی ئەوە بەرامبەر بە پسینەتەوە نیشتیمان ئەوە لە تۆپایە هەر بەرامبەر بە ئینسانیت ئەمانە پیشەسازی ناومێدی دروست دەکات. با کەسێک وەکو من دوای ئەم بەرنامەی کە لەگەڵ دکتۆرە لێرە دانیشتووە بە دوواداچوون بۆ قسەکانی من بکە و متابعی و بەردامە و کەناڵ و سۆسیال میدیایە بکە بزانە قسەکان تەندروستن یاخودنا ئەمانە ناومێدی پەخشەکەن یاننا دۆخێک دروستەکەن ئەم دۆخە بەریتیە لە چی لە دروستکردنی وەهمێک کە لە زەمینەی واقع جێگای نابێتەوە. بە کۆمنتی دووەمم ئەوەیە هەر لەو پرسیارەی جەناب ئەوەیە مەسەلەن دەوڵەت یا حکوومەت نییە بەحساب ئەی بۆ یاسایەک نییە بۆ ئەو هەموو پەیجە سێبەر و کوێر تاریکانەی کە پەلاماری کەساتی خەڵەگەدەن. ئازیزەوە من لە کەناڵێکی فەرمیە بە ناوی خۆم و بە دەنگ و ڕەنجی خۆم قساکەم. ئەو کەسەی کە لەسەر ئێمە ئەنووسێ لەسەر تۆ لەسەر پارتێکی سیاسی ئەنووسێت باوەکو ئێمە قسە بکە. ئەو هەموو خەڵکە لە سۆسیال میدیا زۆر نیم بە پەنجەی دەزەش بێرێ بە ناوی خۆیانەوە قسەکەت لە ئەکاونتی خۆیانە ناویان دیارە ڕەنجیان دیارە شوێنیان دیارە بەڵام ئەمانە ترسناچیەکان لەوەیە کە لەژێت پەردە و بە دەمامک و یاساش دیاری بکە. من پێشدازەکەم بۆ سەرۆکی حکومە خۆ هیچی تێناچێ هیچ لاپەڕەیەک و ئەکاونتێک لە سۆسیال میدیا و لە بلاتفۆرمەکانە بەبێ خاوەنددارێتی بانە بێت ئەو کاتە هەموو کەسێک باڕای خۆی دەت ببڕێت ئەگە بوێریتە ئەمانە ترسنەوەکی شێنن بۆ ئەتوانن مەسەلەن لە سنوورێک لە سنوورەکان لە حزبێک لە حزبەکان بە پارە مەسەلەن خۆت ئەو ئەزانانی حەسر بخەنە سەر مێدیایە کە لایک و کۆمنتی بۆ نەچێت بۆ ناتوانن ئەوەدا بۆچی ناتوانێت یاسا ئەبێ بە ناخۆی کێشەکە وەیە ئازیز ئێستا خەڵکانی وەکو ئێمە بۆتە سەرۆکی حکومەت ئەحساس بە پاراسی قوارەی دەستوری هەرێم و شکۆمەندی کوردایەتی لای ڕۆژنامە نووسی ڕەسەن و مفەکیری کورد و ڕۆشنبیرەکەی بەقەوەترە لە سەرۆکی حکومەت. یعنی ئێمە پێی ئەڵێ وەرە ئاسایشی قوارەکە بپارێزە ئاسایشی هەرێمەکە بەڕاستی جارێکی تریشە لێرە وتومە ئەوە بە پێی یاسا ئەتوانی تۆ چارەسەریکەی کاتێک کە چارەسەری ناکەی کەواتە تۆ خۆ دەوێ هاڵێ دەست حەزی لە بازاڕی شێواوە ینی ئەگەر سۆسیال میدیایکی ڕێکە بێ مەسەلە من بزانم کارکتەرێک ڕەخنە و تێبینی هەیە لەسەر بۆچوونەکانم ئەتوانم حیواری لەگەڵا بکەم ئەتوانم وەکو خۆی وەڵامی بەمەوە بەڵام من ناتوانم جوابی پیاوی بچووک بۆمەوە جوابی عەقڵی بچووک بۆمەوە جوابی خەڵکانی کوێر بەمەوە لە ناو پەیجە بەد و ناشرینەکانی ناو میدیای کوردیدا. ئەمە واقعی میدیای ئێمەیە قسەیەکێکە لە ڕەخنەگرە حەزەکەم بینەری بە ڕێزاگەی لەمە بێ لە ڕەخنەگرە گەورەکانی بواری میدیا لە جیهانە ئەڵێ خۆی میدیا لە ئەساسە ئامرازێکە بۆچی بۆی نەزانەکان نەزانتر شێتەکان شێتتر بکە. ئەم میدیایی کە لە سۆسیال میدیای ئەم پرۆسسی کە لە نێو سۆسیال میدیای دەمامکداری کوردی هەیە ئەوەیە کەسیش ناتوانێت پێچوانەکەیم پێ بسەلمێنێ ئەمانە پرۆسەیەکن کۆمەڵێ نەزان پەخشیەکەن کۆمەڵێ نەزانیتر دڵی پێخۆشەکەن و کاریگەریەکی نێگەتیفی هەیە زۆر نەرێنی هەیە لەسەر واقعی کۆمەلگایە. دوونمونە بۆ بەڕێز دکتۆرێنمەوە یکەم ئەو دوونمونەیەکەم بە پرسیارێک لەسەر ئەو توێژەی یان ئەوانەی کە بەڕاستی ینی مەسەلەن بە ناوی نەتەوایەتی و ئەنووسن قەڵەمن لە گروپان لە تەلەڤیزۆنان مەسەلەن سیمیناریان بۆ ئەکەن پۆدکاستیان بۆ ئەکەن لە تەلەڤیزۆن بانجانەکەن ئۆکێ هەر ئەو کەسە پێی وایە ئەگەر تۆ بێی دانووسانێک لەگەڵ بەغدا بکەیت کە خۆت هێشتا لە چوارچێوەی عراقدای ئەمە خیانەتە دوژبنکاریە بەڵام ئاساییە ئەگەر سەرۆکی حەزبێک تەلەفۆنێک بۆ محەممەد جۆلانی بکە لە پێناو ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕێکەوتن هەبێ و پێی وایە دەبێت تۆ دوژبنی ئێران بی تۆ پێی وایە مەسەلەن خۆتە زانی ئەوە باست کرد کە من بیرمە بەسپاسەوە لێرە گفتوگویەکمان کرد کە وتت کاکە بەس میدیاکە ڕاگرن وەکوتت واز لە بهینەکە بێنن عامر بگرن ینی کە ئەوێت پەلچێشی ئەوە بکات تۆ دوو درۆن سێف ساڕۆک چوار ئەوە بەر خەڵکی مەدەنی بکەوێت یعنی بۆ شوێنێک کە ئەڵێم پرسەنەتەواتە کە بۆی معلوم بێ ڕوون بێ یعنی پێی ئاساییە لە سووریا ڕێکەوتن هەبێ دانوستان هەبێ پێیواوە دیبلۆماسێتە بەڵام لەو عێراقی خۆی کە موچەکەی کە نەوتەکەی کە غازەکەی کە ژیان و گوزەرانی ئەو خەڵکە لە ژێر دەستی ئەڵێ نا باقەت ئیکەین با بکشینەوە با خەڵقی
نازانم ئەم تێگەیشتنەتەوەیە لە کوێوە خزمەتی پرسەنەتەوە تێگەشتنەوەی چی هەر بە جددی پارێز وەرە. یا هەر توێ خۆیان بم جوڵێنێ یا بە جددی ئەم پرسیارەکەی ئەیان بینی هەر بە جددی پرسیاری دکتۆر سەختم ینی لێ پێی هێشتا ناوێنم. هێشتا قەنەعەتت بە ئەو چەمکانە ماوە لای ئەو برادرانە ئەگە قەنەعەتت پێما بێ زۆر کێشەیە ئەو تێگە مەزانم بەڵام قەنەعەت ئەوان کات شتێک بە خیانە دەزانن کە خۆیان نیکەن کە خۆیان کردیان کوردایەتیە کە خۆیان کردیان کوردایەتیە مەسەلەن ئەم شتانی کە ڕوویە لە عێراق و لە هەرێمی کوردستان خۆ هەر نارەکانی پاتیەرەوەگە کە پاتی داوایەک هەر خۆی مەسەلەن پاتی لە سەرەتای پێکێنانی حکوومەتی خۆجێتی کەرکک لە پێش دانانی ڕەواتەها خۆی ئەم پێشنیازی هەبوو کە ئێستا نارەکانی پارتی لە زمینی واقعایی کرد ئەگە ئەو بیکردایە ئەوە سەلیقەی سیاسی و لێزانی و کوردایەتیە بەڵام ئەگە نارە سیاسەکەی بیکە ئەو خیانەتی نیشتیمانیە بۆیە هەموو ئەمانە ئێستا مەسەلەن مەترسیەکەی کاک مەسعود و پارتی دموکراتی کوردستان دەزانین لە چێ لاشت دام لە مەسەلەی ڕۆژنامەگەری هەرم بیتەوە ناو ئەو بابەتادا بەس با ئەم دێڕە بڵێم مشکلەکەی کاک مەسعود و جەنابی کاک مەسعود لە ئێستا زانین چییە ئەوەیە نارەکانی ئەو لێزانانەتر یاریەکەن ینی جاران هەر ئەو پێیوا بوو یاریکەرە توانێت پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە پێی بەرژەوەندەکانی خۆی و حیزبەکەی ڕێکخا کە سوودی زۆری لێبینیوە بەڵام ئێستا نارەکانی یاریزانی باشترن لێزانترن ئەڵێ نێمەژە توانین ئەو گەمانەی کە تۆیکەی باسانترین شێوە ئەم گەمانە بکەین هیچ هوەریشی تیان نییە ئەوەش نەتیجەکەیەتی کە ئیبینی ئەگەر کوردایەتی بێەوە ئێمەش کوردایەتی ئەگەر ناوی ئەنەی خیانەت تۆ کردوتە چەند وەختە ئەگەر خیانەت دەمە مۆدلەکەی بێ کردوتە لەوە زیاتر یانی مەسەلە خیانەت لە داخستی پەرلەمان گەورەترە لە سوێشی ئاو خیانەتە وەڵی هەچیش ڕووبە لەم کوردستانە لە ڕۆژاوا لە باشووری لە باکووری لە ڕۆژهەڵاتی لە مێژوو ڕابردوو ئێستا و داهاتووشی بەخە سوێشی ئەم خیانەت نیە هیچ خیانەتی ناگاتەوە سوێشیاب تۆ حکوومەتێکت ڕووخات ینی تا ئێستا لە مێژووە بە فەرمی هیچ هێزێکی سیاسی تەنانەت هیچ خێڵێکیش بە ڕسمی حکوومەتێکی خۆماڵی کوردی نەڕووخانەوە تۆ حکوومەتێکە ڕووخان ئەیتر بەهانەکەت هەرچییە ینی چۆن لە تۆپتۆپێدا مەسەلەن ئەڵێن بەرشەلۆنە باشیاریکی بەزدەی بدەوە مێژوو باشیاریکردن نانووسێتەوە ئەنجامە نووسێتەوە ئەنجامی و عملیات چۆنە ینی پێشوەخت من ناچمەوە چکا پەیوەندی بەم ڕووداوەنی ڕەنگە لە سوێشیا بە لێرە گفتوگوۆی لەگەڵ بەڵام ئەنجامەکەی بەم شێوازەیە کە تۆ ئەی بینیت وەرەوە ناو دنیای ڕۆژنامەگەری کوردی بۆ خۆی هەزاران پرسیار دنیای ڕۆژنامەگەری کوردی باشە دکتۆر مەبەستەکەی من لێرە ئەوەیە وەختێک کە ئەو لەشکرە خەڵکە بە پارە وەکوی جەناب دوتت بە دەمام کێکەوە خۆی داناوە کە هاتە سەر ئەو پرسە لێ ئەدا مەسەلەن کەسێکی نەتەوەیی ئەکەوێتە پرسیارەوە ئەم ڕۆژنامە نووسە بۆ بەو شێوەیە قسەکە مەسەلەن ئێستا گەر شتێک بۆن مونە لە بەڕێستان بۆن مونە دوور لە مەقامی بەڕێستان بنمونونەکە بە بەڕێزنێن مەچکە تۆ بە هیچ شێوەیە پێمانێ دکتۆر جەناب مەڵی پێمانێ بڵێ دڵنیام ڕامکردن نیە بەڵام کەسێک کە بڵێ وەڵی شتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە لە بۆنمونە کەرکووکردی نەتەوایەتی بوو بۆن منە نەتەوایەتی بوو دیبلۆماسیە بەس نەتەوایەتی نییە وانە بۆن بخۆ ڕۆژنامە نووسێکم لێرە ئەو کەسە خۆشە تۆواڵی بابەتێکی دیبلۆماسیە بەڕاست بۆ پرسە نەتەوایەتەکە بێ ئەبوو هەر تا کاک ڕێبوارەکان کە پارێزگاری کەرکووک بن کاک ڕێبوارەکان قایمقامی خانەقین و دووس خورمات و داق و قوانم بەڵام بە حەزی منە واقعەکەەوە قبولەکان نەخێر ئەبێت دیبلۆماسیانە لەگەڵ بابەتەکەەوە بکەیت مامەڵە بکەیت لە بوارە کە دێ ئەو چاواشەکاری دروستەکە یعنی تەمە مژێک لەسەر پرسە نەتەوایەتێکە دروستەکە لە ڕۆژهەڵات ئێستا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو لەشکرە خەڵکە بە شێوە قسەکە پێی وایە ئێستا ئێمە بۆشان نووسین فەرقمانە لەگەڵ شەبەکەی جیهانی نازان کوێی ئێران لە کاتێکا کاکە من بێتە سەر واقع خوشک و برا ڕۆژهەڵاتیەکە زۆر تونتر لە باوەش بگرم حەقیقیتر لە باوەشەکەش وایە لەوەی ئەوەی بەکاریانە هێنێ ئەوە دنیا ڕۆژنامەگەریەکەیە کە باس خۆی فعلەن ئەم شەپۆ لە میدیا ناشرینە کاریگەریشی نەرێنی لەسەر
برایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. من پیان ئەڵێم بڕوا بکە لێتان بقەوێ ئێمە ڕاست گۆترین لەگەڵ تادا. باوەشی ئێمەی ڕۆژنامەنووس و خەڵکی ئەم شارە ئارامتر و میهرەبانترە بۆتان لەوانەیە کە درۆی کوردایەتیتان بۆ بکات. عزیزم ئەگەر شۆڕجێڕێت و ئەگەر کوردایەتی و ئەگەر نیشتیمانی بوونی هەبێت ئەوە سلێمانی پایتەختەکەیەتی. هەر مەسەلەن منەوەرێکی وەکو کابراموکری ناوی نەناوە شاری هەڵمەت و قوربانی خۆم پیاوە لە نزیکەوە لە دۆستەکانی خوالێ خۆش بوو بارزانیش بووە. ینی مەسەر ئەمان کاتێک کە ئەم میدیایە بەم شێوازە کەوتم ئەم میدیا جاهلێکی قوڵ بەڕێوەیە باوە لەوەوە هاتووە ئەمانم ئاگان لە مێژووی حیزبەکەی خۆشیان نییە وازانە سلەیمانی فڵان و فیسار باسی شۆڕژێڕێتەکەی و هەڵمەتەکانی و قوربانیدان و کوردایەتەکەی کردووە ئاگان لە مێژوو حیزبەکە و ئەدەبیاتی خۆشیان نییە مەسەر لەکوێوە سەرچاوی گرتووە. بەڵام کاتێک کە خۆی ئێستا ڕۆڵی نامێنێت لە شارێکی وەکو سلەیمانی لە هەڵەبجە لە ڕانیە لە گرمیان لە کۆی نازدار تۆمە دەبەخشێتەوە خۆیمە ڕاستە چاومان تەنها باسی سلێمانی یەکەین وەکو نمونەیەک بۆ هەموو ئەم ناوچەیە دەنا ئەوان هەمان تێگەشتنیان هەیە بۆ خەڵکی پشدەر و قەڵازێ بۆ گەرمیانیەک بۆ کەرکوچیەک بۆ خانەقینیەک بۆ کۆیە بۆ تەختەق تەنانەت بۆ ناوچەکانی خۆشناوەتی و ئەوانەشی کە لەسەر لێواری دەسەڵاتی خۆیانن ڕەنگە بۆ ڕەواندزی عزیزی جەنابیشت بە هەمان شێوە سید کرد لە هەر شوێنێک مەسەلەن پاشەکشەی لێبێ ئەوان تۆمەتی نانیشتیمانی یەخەنە پاڵ و ئەم من مشکلم نییە کادێریشی حیزبی چۆن بیرەکاتەوە بەڵام مشکلم لەگەڵەوەیە ڕاگەیاندکارێک چۆن ئەبێت ئەم پەیامە بگێنێ سیاسیەک لە دیوەخانەکەی خۆیە ئەوە بۆ زۆرفی سیاسی خۆی قسەکە بەڵام بەدپرسیارەتێکە لەسەر تۆیە ڕۆژنامەنووسی عزیز پێش شێشکاری خۆشەویست کە سبەی بۆ تاریخ لەسەر شانی تۆ ئەمێنێتەوە مەسەلەن ئێمە سەی تەلەڤیزیۆنی کەرکووکە خۆ مەسەلەن پێش شێشکارێ لە کەناڵی کەرکووک لەسەر دەوی باسە هەر تەنها ئەدەبیاتی حیزبی باسی گەیاندەوە بەڵام ئێمە ئەڵێن با نابێ فڵان پێش شێشکار دەرکەوێت چونکە پێش شێشکاری سەردەمی بەعز بۆ ئەدەبیاتی ئەو حیزبەی گەیاندووە وانە کەواتە تۆش هەمان چارە نووسە دەبێ وانی بە چاوێکی جوانتر ئازیز وەکو سۆرا بەڵێ دەمو چاوتام شۆن جوانتر سێری سلەیمانی و جوانیەکانی و خەڵکی ئەم شارە بکەن ئازیز قڕەتی لە چیرۆکی نەتەوایەتی مرۆڤ نەسەر سلێمانی پێویستی نە بە دیفاعی ئێمە هەیە نە هیچیش خۆی چووکەوە لە دیدی دکتۆر ئەحمەد میرە با باسی تەلەڤیزۆن بکەین کە خێرا ئەگات سۆشیال میدیا کە وابەستەی هەندێک لە پیجیە تەلەڤیزیۆن ئەمە کورسات نیوز پیجێکمانەیە کە ڕاست لەوە زیاترمان نییە تەلەڤیزۆنیشی ئەگال لێبێ مەسەلەن بۆ نمونە ناوی ئەلفا پیجەکەشی ناوی ئەلفە بەڵام چوار پیجی تریشی بە ناوی دیکەوە هێشتا جنێوەکانی لێوە بڵاو ڕاستە تەمویل لەو تەلەڤیزۆن جنێوەکانیان لەوێەوە ئەدەن چاواشەکانیشیان لەوێەوە خۆ دار هەڵ بڕەسەگی دەست دیارە یعنی خۆیان هاوارەکەن ئەمە هەمویان ئەشتەوە سەر یەک منجەڵی جەهالەت منجەڵی جەهالەت لە یەک منجەڵی جەهالەتەوە خۆن لەبەرەوە ناسینەوەیان زۆر قورس نییە لە یەکەچ بەڵام ئەوەی کە گرینگە ینی مەسەلەن ئێمە لە دوای ئەم بەرنامەیە کەمپین بکەین چوزانم بە چاوەڕوونی خەڵک لەم مەترسیە ئاگادار بکەین ینی سوودی ئەم بەرنامە بێگومان وەکوتم مەسەن کێشەی کۆمەڵایەتی و کێشەی ئینسانی گەورەی بەدوادادێ من بۆ خۆم ئازیزم پیان ئەڵێم زۆر بێمنێت چونکە هەموو شتێکیان وتو کردو و ڕۆشتووە یانی شتێک نەماوە نێڵێن بەدەوام بن باشتر بێڵێ بەس تۆزە جوان بیێڕازێنەوە ئاگاتان لە بۆ باوەڕکردن من پێمان بەهێزی تەلەڤیزۆن و بەقوەتی تەلەڤیزۆن مەسەلەن ئەڵێن بۆ نمونە فڵان تەلەڤیزۆن یەکەمە ئەو دووەمە ئەو سێمە ئەو چوارەمە لای تۆ چییە کۆمەڵێ ئەگەر لە وەکو ئەکادمی قسەی لەسەرکەی خۆ پێوەرەکانی دیارن سەرتۆپی ئەم پێوەرانە بریتە لە ڕازگۆیی لە هەر شوێنێک لە هەر کەناڵێکی ڕاگەاندنە ڕازگۆیی نەدۆزیەوە ئەو تەلەڤیزۆنە بە چەندێتی ناپێوێ بە چۆنیەتیە پێوێ کوالێتیەکەی چییە کوالێتیەکەی بە هاتنە خوارەوە ناپێوێ
بە ناوەڕۆکەکەی ئەپێدرێت چێ قسەی تیاکەوە چۆن قسەی تیاکە و چه پرسێکی تازە ئەو ڕژێرێک کە پەیوەندی بە بەرژەوەندی باڵای گەلەکە و خزمەت بە پرسە کۆمەڵایەتی و ئابوووریەکان بکە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم زۆر بیرم کەوتەوە زۆر بهێمە چاڵەنجێکی باشە بۆ کەناڵانە بوێری پێشنیازیان بۆ ئەەکەم ئەگەر باسی بێلایەنیەکەن ئەگە باسی ڕاستگۆییەکەن ئەو ئەحمەد میرە ئامادەیە لەگەڵیانە لە تەلەڤیزیۆنەکانە قسە بکە نەگەوەی بڵێ وەڵا ئێمە زۆر مهمین تەبانە بێت تەکلیفیشکەن ئەگەر بوێری هەیە چکە بوێری یەکێکە لە بنەما سەرەکیەکانی کاری ڕاگەاندن ئەوەی لەو کەناڵانە نایبینم بوێری ونە لەو جۆرە کەناڵانە خاڵێکی تر مەسەلەی بێلایەنی و بابەتی بوون و ئەوانە ئەوەش پرسگەلی زۆرە ینی مەسەلەن کاتێک کە تۆ ئەگەڕیت ئەبینیت مەسەلەن بۆ کەناڵی ڕاگەاندن ئەخر ئوستاز پێوەەر هەیە مەسەلەن بە فڵان کەناڵ ئەڵێن بەرپرسیارەتی و کەناڵی بەرپرسیارەتی لەبەرەوەی نقطەی بەهێزیەکەی ئەوەیە هەواڵ بڵاو ناکاتەوە لێک سەرچاوە بڵێ لە مۆبایلەکەی دەربێنێت و بڵێەوە فلان سەرچاو بەمنی ڕاگەان لە کۆبوونەوەی مەکتتەبی سیاسی فلان حیزب یەکسەر بیکە بە هەراژی گەورە ئەبێ بینە یەکسەر بیگۆڕی چکەوە کەناڵ نییە ئەوە خاڵی لاوازە خاڵی بەهێز نییە اینجا کەناڵە معتەبەرە گەورەکانی دنیا نایەن مەسەلەن ڕاستەوخۆ زانیاری فڕێدەنێن نێو کۆمەڵگاوە ینی فلتەرەکرێ لە نێو کەناڵەکە نەک فلتەر لەبەر باری ئەمنی وەکو لەوێ فلتەر لەبەر باری ئاسایشی گشتی تاکەکان نەک کێشەی گەورەی تیا دروست پێ هەر کەناڵی توانی ئەمانە بکە خطابێکی جێگیری هەبێ ئەگە کەناڵی ڕاگەاندن ئەم مانگە بە جۆرە قسەی کرد و مانگیشتر بە جۆرێکی تر قسەی کرد کاکە بیکوژێنەوە لای بە ئەگە بوێریتیان نەبوو لای بە کۆنتۆڵەکەت بشکێنە پێویست ناکرێت تۆ گوێ لە کەناڵی بکری کە تەنها دیوێکی تابلۆکە تەنها پێ دەڵێ فیل لوتی گەورەیە ئەم کەناڵانە پێمان ئەڵێن فیل لوتی گەورەیە وەکو فڵان کەس چیرۆکێکی یەکەم تەجروبەی ئەزمموی من لەگەڵ جەنابەت کە بەرنامەی دەسەڵاتی چوارمە بوو دارێک خۆم من و تۆوە نەبێکەوە نەمەما کرد کە هاتی لێرە بووی بۆ من تەجروبێکی تازە بوو کاتە تازە لێرە بووم 2013 بوو چەند برادێک ینی ئەوە یەکەم جاریان لە مێدیا باسیەکەم چەند برادێک گوتیان ئەوە دکتۆر ئەحمەد میرە ئەو کاتە دکتۆرات نەوتیان ئەو کاک ئەحمەد میرە لێرەیە چۆن لێرەیە مەڵا من پێم وتووە میوانی بەرنامەکەمە و دیبەیتێکمان هەیە لە بەرنامەی دەسەڵات چوار وتیان تا پێیان نەزانیوە محاولە بکە بەرنامەکە نەکەی وتمەڵای جاکە بەرنامەکەم نەکرد کۆتایی پێدێنین و بەهەمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ ینی کەسێک هەیە کە بەڕاستی کۆڵەکە ڕۆژنامەوانی کوردی و مرۆڤ دۆستی و نیشتیمان دۆستی لە هەموو ڕێکەوە هێرۆخان بنەوەم پێوت وتی چەند چەچی پێ بوو کاک ئەحمەد چەند چەچی پێ بووتم هەر قەڵەمەکەی وتی دێ باوکە هەر ئاوا با قسەی کردوتەوە و قابل ئەوانی ترژ ئەگەر ڕاست بێت خەڵک بڕای پێک ئەگەر ڕاست نەبێتەوە وتی خۆتەوە بەرنامەکە گەربیرت بێ و کاتە سەعات و نیوێکیش ڕۆیشت هەمووش پەخش کرا ئەو کاتش یعنی خۆتۆ هیچ کاتێک ڕەحمەت بە کەس نەکردووە لەسەر ناڕاستی ئەو چیرۆکە جەنابەت جێڕاتەوە ئەوە شایدێکی گرنگە بۆ من ئەوە هیوادارم ئەو پێیجەوانانش گوێبیستی بن چکاوان پێیان وایە من لێرە بارزوو خۆم سەلاجەی ژوورەکانەکەم نەوەڵا بۆ شێوەیە بوو بەڕاستی یانیەوە ئەوە نیە بڵێن بۆ جەنابەت کە وەختێک کە من هانام بۆ هێرۆخان برد وتی باوکە چەند چەچی پێیە چەند چەچی پێ بوو وتم وەڵاهی چ هەر قەڵەمی پێ بوو تۆ قسە ئەکا و مایکەکەی بۆ دانێن و تۆ ستەش بەرنامەکە ڕەنگە لای ئەرشیف مابێت کەواتە بەڕێز دکتۆر ئێمە بۆ ئەوەی ئێمە میلەتێکی لەم ڕێکەوە ئەگەر دوژنەوە هەمیەکان واز لێبین کە زۆرجار بۆ بەرژەوەندی حزبی دروستەکەین مەسەلەن لە ڕووینەتەوەیەوە هەولی بچووک بوونەوەمانەدەن بێگومان بەڵام میلەتێکی زیندوین بۆ ئەوی مێدیاکە نەبێتەوە هۆکارێک بۆ شەڕی ناوخۆی کە لەی شەڕی ناوخۆی مەرج نییە ڕەبایە لێکتر بگرین ئەوەی کە ئێستا هەیە بۆ نمونە تۆ ئێستا من لێرە و لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی مافی ئەوم هەیە بیڵێم
وەختێک کە تۆ پەلاماری حزبەکەمە دەیتەنانەت ڕەمزە گەورەکەم بیرم چوو شتێک بڵم لەم ڕۆژە گوڵێکە بۆ نێ ناوم بیانی پێشی من میواد ئینشاڵا بەڵکو یەکێکە بێ گوڵێکمان بێنێ کوڕە دکتۆر وەڵات جەنابەت گوڵی لەناو دنیای مرۆڤ دۆستی ونەتەوە پەروەری کوردیە لانی کەم ئەو دەنگە حەقیقیانە مێژوو ئانووسێتەوە سپاس دەکەم مەسەلەن چی بکەین بۆی ئەو ئەمهێن تۆ سەرخەت زۆر باش چی بکەین بۆی تۆزێک لەو شتە تافیانە دوورکەوینەوە وەکو مؤسسات وەکو حکوومەت کابرا نەترسێ ئێستا زیرەکی دەستکردیش پێیا بووە تاسبێنە تۆ قەناعەت بە چوار کەسەکەی بڵکاکە وەڵڵا ئەوە من نیم لەو ڕۆژانی پێشوو کاک محەممەدی حاجی مەحموودیان دروست کرد بوو لە تەنیشت علی خامنەییاندانابوو بێگومان تا قەناعەتی بە خەڵک کاکە وەڵڵا ئەوە ڕسمەکە هەیە خێزانم لەوێ دانیشتووە بەس خەڵ مشکلە لە میدیایە پێش مەسلەی یاسا سەقافە و کەلتورەیە ئەبێ ڕۆشنبیری بینەر و خوێنەر لە ئاستێکی بەرزا بێت تا شتی باش و خراپ جیا بکاتەوە ئەنی بۆ نمونە لە دنیای دەغناسیە تەکستۆلۆژیا شتێک هەیە پێڵێن ئوسلوب ستایل بەسەرەن کە تۆ شێوازێکە بینێ کەسی سەلیقەدار دەزانێ ئەم ستایڵەی دکتۆر زانایە یان نا ئەنی ئەبێ یا تۆ نابێ خوێنەربی یاد ئەبێت تۆم ستایلانە بناسیتەوە بەڵام ئەگەر ئەمەش نەبێت بۆ هەموو تاچێ لە کۆمەلگای ڕەنگە ئەمە کێشە بێ ئێستا من بۆ خۆم دەیان جار ڤیدۆ نووسینم بینیەوە و توانە فڵانکە زواڵێ بەڵام قوبڵم نەکردووە چونکە هەزبی ناکەم توانای تێگەشتنی من بەسەرم بابەتە ئەڵێ ئەبێ بوەستی ئەمە لە دوانی پێوەرێکی ئەخلاقی و وجدانی هەیە کە ئەبێ هەمومان فێری بیت ئەنی مەسەلە لێ دوانێ بەناوی منەوە بڵاوە کرێتەوە چۆن ئامادەی کلیک لەسەر ئەو پەیجە بکەی توانی لەسەر پەیجەکەی خۆشم کلیکێک بکەیت بزانی ڕاستە ئەمە شتی وا موتووە نەموتووە چکە دەیان جار بە ڕۆژانە وەڵامیەوە دەمەوەڵێنم کە فلاشتە وتووە بووە یان نا ئەمە بابەتێکە بابەتی دووەم بڕوا بکە کاک دکتۆر میدیا بە ئەخلاق چارەسەرە بێ بە یاساش چارەسەر نابێ ئەبێ هەر کەسێ ڕەنگە بڵێم نەبێت پرسێکی زۆر قرس بێت نامۆڕاڵی بێت چونکە بەڵام پێویستمان بە پەرەپێدانی ئەخلاقی ڕۆژنامەنووسی هەیە کە مەسەلەن لە هێندە وڵاتە جەناب دەزانی یاسانیە بەس مۆراڵ ئیتیکی ڕۆژنامەنووسی ڕێگانادا تۆ تەجاوزکەیتە سەر ئازادیەکان ڕاستە مەسەلەن کاتی خۆی ئەڵێ بۆی تۆ فێری خوێنەواری بی و خۆشمەندیت بەرز بێ نابێت پشت بە کەناڵەکانی ڕۆژنامە ببەستی ئەوەی کە تەنها ڕۆژنامە خوێنێتەوە ئێستا با بڵێن تەنها سەیکە گرفتەکە جاران ڕۆژنامەیەک 32 لاپەڕە 24 لاپەڕە بووە زۆر زانیاری تیا بوو بەس فەیلسوفەکان وتوانە سەرچاوی بەرهەمێنانی جاهلە ئەی سۆشیال میدیاگەی تۆ چییە؟ پەرەگرافێک نووسیوە 45 هەڵەی ڕێنووسیتیایە پێش دوای سەقافەت ئەبەخشیتەوەنێ و پێویستە خەڵک گوێ لێ بگرێ ئازیز زۆر سێرە من زۆر کەسە بینم ئەڵێ ئەبێت تۆ ئەمە بڵێ ینی قسەی ئەو بکەم یەکاکە کە قسەی تۆ بکەم تۆ کردوتە من نایکەم ڕێگا بە من بێڵێم منش بۆ چووی خۆمەڵێم تۆش ماڵە داوا بێ کۆمنت نووسیوە سەرنج نووسیەوە بەس پێم مەڵێ ئەبێ ئەمە بڵێ چونکە بە تێگەشتنی خۆم گەشتومەتەم قۆناغا ئەوە بڵێم کەواتە لە ئەزمونەوە قسەیەکەم یاساش چارەسەری ناکە یاسا ئەمان ترسێنێ ڕاستە لە وڵاتە دیموکراتیەکانە ئەڵێن سزا هۆکارێکی سەرچیە بۆ تەنزیمکردن لە هەموو پرسەکانە بەڵام پێش سزا مەسلەی وجدان و ئەخلاقە تۆ چۆن ڕێگا بە خۆ دەدەی ئێسقانی کەسێک بشکێنی بەبێ ئەوەی کە باری وجدانی تۆ بجۆڵێ یعنی مەسەلەن یان لانی کەم غیرەتی ئەوەتە بێ دکتۆر وەکو وتم جەخە دەکەمەوە لەسەر کۆمەڵێ شت بۆی کە لە نێو سۆشیال میدیا هەبێ مەسلەی ترسنۆکی تۆ ئەگەر وەکوتم ڕەگەزی سەرەکی کاری ڕۆژنامەنووسی بوێریە ئەگە بوێری خۆت هەیە بە دەنگ و ڕەنجی خۆت قسەکانی خۆت بکە تەرحی بۆ چوونەکانی خۆت بکە واز لە مۆدێلی دەمامک بێنن چونکە ڕۆژێک دڵنیا بە ڕۆژێک خراپتر بەسەر خۆت دێ لە کاری ڕۆژنامەنووسیە ئەوەی کە دەزەداتە مایکەکە لەگەڵ جەنابتە جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێکی بە ئەزمون پێی دەڵی
ئەو کارە بکە کە پێت خۆشە لەسەر خۆت بکری ها لە پەروەردەی دینیا پێمانەڵێن بەڵێ. ئەو کارە بکە کە پێت خۆشە لەسەر خۆت بکرێ من بەو پێی جوانانە ئاڵێم ئەو کارێکە لەسەر فڵانێکی پێت خۆشە لەسەر لەسەر خۆت خۆت بکرێ بکرێ. لەسەر باوکرد لەسەر دایکت بکرێ ئەگەر پێت خۆشە بکرێت تۆ بەردەوام بە. مرۆڤنیت و بەداوام بەو پیرۆزت نەبێ و من وەکو خەڵکی تریش ناڵم گردن تا نازابێ گردن تا وەڵڵا من ئەڵێم گردن یان عەقرەبی عەربەت پیادەوە بەداخەوە ینی فریای ئەوەش نەکەوتین کێشەکان ئەوەندە زۆرن باسی ئەوە بکەین کە چۆن زمانیان شێوان دووە بەڵێ 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 باسی کورەوە زمان هەر کارەساتە وەڵاوە بەدامی تایبەتیەوێ بەزە وەکو جای پێشوش پێموتی مەجلیس و قسە لەگەڵ تۆ خۆشە ئێمەش ئەزبوونێکمان پێکەوە هەیە سپاس دەکەم جگەی شانازی هەر بەردەوام بی بە هیوایەوەین ئەوانە ئەو بابەتانە باسێک بێ بۆ بە خۆداچوونەوە لانی کەم ڕەنگە پارە پیاکردن بەدیوێکدا بۆ چاواشەکاری بۆ جنێودان بە خەڵک دەبێت چ بێ ویژدانیەک ناوە پێویستە مامۆسانی ئاینیش بەڵێ پرسێکە پەیوەندی بە ئەوانیشەوە خۆشیان کەوتونەتە زانی چۆنە وەڵا بە ئەم کۆمنتش بۆ سەیری تەبە من کۆمنت ناخوێنمەوە ئەو کەسی کە دڵی پێ خۆشە پێی وایە من کۆمنت دەخوێنمەوە یەکێکم لەوانی کۆمنت ناخوێنمەوەی ئەی نووسیان ناینووسی نایخوێنمەوەی ئەگە باش بێ خەڵکی باشەوە ئەجرەکەی لای خوایە یەکێک کۆمێدی بۆ نردبوو چوومە واڵەکەی و سێ دەکەم یەکەم پۆستکەدای ناوە هەموو قورآانی پیرۆزی دابزانەوە کەچی جنێوەدا ئەنی مەسەلە هەموو قورآانی پیرۆزی دابزانەوە پۆستەکەی بەڵام ئەتیادیە لەسەر بابەتێک کە بۆ نمونە من لەسەر وەکوتم شەید بوونی و خانمە پێشبەرگێ نووسیمە جنێوەدا جنێو چۆن ڕێگە پێدراوە چۆن ڕێگە پێدراوە جا پێشی وایە نابێت تۆ قسە لەسەر بە مەفهومیوان لەسەر ڕەمزەکانیان بکەی ڕەمزەکانیان قسە زۆرە بەڵام شاڵە بۆ بەرنامێکی ئۆکەی بەڕێز دکتۆر ئەحمەد میرە نووسەر و ڕۆژنامە نووس مامۆستای زانکۆ زۆر زۆر سپاس بۆ چەناب دووبارە پیرۆز بێ کاشکر تۆش سەبکە گوڵێکی پێ نەبوو بۆ ئێمەی بێن تۆش ڕۆژنامە نووسێکی ئەوش دوزار قوربان ئێستا کامێرم پێ وایە ئەویشی مەخستە جەوە ئەوان جەماعەت کۆنتڕۆڵ دەرناکەوە سەلەقەیەکی هونەریشی هەیە پیرۆزبایی لە کاکشکر و کاک کاروان و کاک وەرزێر و کاک محەممەد و دانا و هەمووانە ئەوەی کە ئەمان بینی ئەوانەی لە کۆنتڕۆڵ ئەوانەی کە بەنیازیشە من بە ڕۆژدا دەنگ و ڕەنجی ئێمە ئەگەین سپاس بۆ هەموو هاوکارانم دووبارە سپاس بینەرانی خۆشەویست گەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای شەومان پێشکەشکردن هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بن خواتان.